بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی پەیامی ڕۆژدا هاتین و خزمەتان بۆ هیوایش کە ئەمڕۆ سەرجەم بڕگو و بابەتەکانمان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوەی عزیز بێت. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازدان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجەیەکەن جواترین سڵاوتان لێبێت بۆ هیوایی کە ئەم ڕۆژ پڕ بێت لە خێر و خۆشی و شادی بۆتان ئینشاءڵڵا دوور بن لە هەر دەرد و بەڵاو نەخۆشیەک. تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ ئەمڕۆمان قسەکردنە لەسەر چارەنووسی پرۆسەی خوێندنی ئەمساڵ و باشترین بژاردە بۆ دەستپێکردنی خوێندن بە تایبەتی لە زانکۆ پەیمانەکاندا کە دیارە دوێنێ وەزیری خوێندنی باڵا هەندێک بڕیاری دەرکردووەوە دیارە چەند بژاردەیەک هەیە بۆ دەستپێکردنی خوێندن. بەڵازان لە تەوەری دوین بەرنامەکەشماندا باز لەو کێش و گرفتانێ دەکەین کە لە هاتوچۆی دەربەنی خاندا هەیەوە ئەو ڕێگایانی کە لە قەزای دەربەنی خاندا هەیە بۆ پێی کە زۆرترین ڕووداوی هاتوچۆ لەو ڕێگانەدا ڕوودەدات بزانین ئەمڕۆ هۆکارەکان چین و ئایا حکوومەت تا چەند بەدەم کێشە و گرفتەکانی هاتوچۆی دەربەنی خان و دەوروبەریەوە دەبێت. دوو تەوەری سەرەکی بەرنامەکەمان دەبێت بەڵام جگەل لەمە دیارە لە هەر شوێنێک شار و شارۆچکە یاریمی کوردستان کە چالاکی هەبێت پامێرەمان ئامادەن بۆی کە بۆتان گوازینەوە لەم کاتژمێرانەدا و لەگەڵەوەشدا کە راپۆرت و زانیاریمان بۆ ئامادە کردوون. دەستپێکی پەیامی ڕۆژ دەچینە لای پێشبینی کەش و هەوای شار و شارۆچکەکانی کوردستان.
مڕێ گەڵای عمرم ئەوارێنێ لەگەڵ هەموو هەنگاوێکە سیما جوانی مەژاکێنێ سیما جوانی مەژاکێنێ هەرچی خەون و خۆزگام هەبوو زەمانە لێی سندومەوە تەمان وەهۆشی بردوومە بە ماڵی خۆم نازانمەوە بە ماڵی خۆم نازانمەوە ئێستا کە لار زۆک و دەماوە دۆ مەنزڵدا چاوەڕێمە ئێستا کە لار زۆک و دەماوە دۆ مەنزڵدا چاوەڕێمە تاریکە بێ شەوی دەیجوود لەسەر ڕێمە دیدەم وەها تاریکە بێ شەوی دەیجوود لەسەر ڕێمە تەمانم ئەوە بوو چاوم هەردەم کرد گریانە خۆری تەمانم ئەوە بوو چاوم هەردەم کرد گریانە ئای چاوەڕێکی بکەم کە بۆ دوجار مارگ میوانە ئیتر چاوەڕێکی بکەم کە بۆ دوجار مارگ میوانە کە بۆ دوجار مارگ میوانە بەڵام بینەرانی عزیز سنتەری لێکۆڵینەوەی ئایندەناسی لێ بۆ ساڵی خوێندی ئەم ساڵ سێ سیناریۆی بژاردە کردو لێکۆڵین سەر کردووە دیارترینیان بژاردەی ئاوێتەبوونە بۆ خوێندگەکانوە ئێمە لەم تۆرێدا باز لەو سیناریۆانە دەکەین وەروەها بزانین سیناریۆ ئاوێتە مەبەست چییە بۆ پرۆسی خوێندی ئەم ساڵ کە ئەمانەش هەموو سیناریۆکان لەسەر هەڵسەنگاندنی لایانی پزیشکیەکان دەبێت کە بزانین پرۆسی خوێندن ئەم ساڵ تا کەی بەردەوام دەبێت بۆ چۆن بەردەوام دەبێت بۆ قسەکردن لەسەر بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێز دکتۆر هەردی مەهدی توێژە لە سنتەری لێکۆڵینەوەی ئایندەناسی کاک دکتۆر زۆر بەخێر بێت سڵاوتان لەبێت سڵاو لێبێت باشدانی هەمولایەک باش و بینرانی پەیام و هەموو کوردستانیان زۆر سپاس کاک دکتۆر بەس سنتەری لێکۆڵینەوەی ئایندەی مجلەیەکمان ناوی ئایندەناسی هەر بۆ پێشتر کاسێرم لێکەوە نزیکم تۆزێتر شەکەشمان تێگەڵ کاک دکتۆر ئێوە چەند سیناریۆیەکتان لێکۆڵینتان کرد لەسەر چەند سیناریۆ ئەو سیناریۆانە چین وە دۆخەکەوای دەخواست کە ئێوە لێکۆڵینەوەیەکی وە چەند ڕۆژێک بخوێنێت ئەنجامی بدەن هەر پێشەوە بە تەبیعەتی ڕانانەکە باسکەم ئێمە لە سنتەری لێکۆڵینەوەی ئایندەی چەند چالاکیەکمان هەیە چەند بڵاوکراوەیەکمان هەیە یەکیان مجلەیەکی عەلمیە 6 مانگیەکیان
دوو مانگیە مەجەلەی ئایندەناسیە کە شارە پێکرد هەروەها ئیشێکی مانگانەشمان هەیە کە ڕانانی ئایندەیە ئەم ڕانانی ئایندەیە مۆزوعی ڕاهێن مۆزوعی گەرمی ڕۆژ کە ئەبێتە کێشە یا بێتە قەیران یا هەلو دەرفەتە لە بەردەم هەرێمی کوردستانە ئەم ڕانانە ئیشەوەیە کە دەرفەت و هەلو هەڕەشەکان بخاتە ڕوو بۆ ژووری سیاسی بۆ مەتبەخی سیاسی بۆ سیاسەکان بۆ میدیاکان پرسەکانی ڕۆژە بەڵام بەدیدێکی مستەقبەلی یعنی قسەیەوەکە کە سبەینە چی ڕۆیە ئەم جگە لە شیتەڵ و شرۆڤەکاری ڕووداوەکان جگە لە وردەکاری و بربەست و کۆسپەکان هەروەها سیناریۆ ئایندەیش دانێت کە بڕگەی ئەخیری سیناریۆکانە کە بەڕێزە باسی کرد ضرورەتی ئەم جۆرە پەیپەرانە ئەم جۆرە کە لە عەرەبیا پێڵەن قەرائات المستەقبەلیە ئەم جۆرە متابعینە گرنگیکەی لەوایە کە تۆ دەست پێشخەری ئەەکەی بۆ بینینی مەلانی کەم 2 مانگ 3 مانگ 4 مانگ چی ڕۆیە سیناریۆژی کێکە لەو لە دراساتی علومی ئینسانی و لە دراساتی ئایندەناسیە سیناریۆسایی زۆر گرنگە کە تۆ چەند سیناریۆیەک ئەنووسی بەڵام دوای چڕیانەکەیتەوە بۆ سێ سیناریۆ ناو ئەو سێ سیناریۆ کامیان ئەهوەنترین و کامیان دوورخەرەوەی هەڕەشەکانە لەسەر لە ئێستا پرسێک کە نەک تەنها کوردستانی وروژاند بوو پرسێک کە سەرجەم جیهانی وروژاندووە بەتایبەت ئەو ناوچانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە تایە مەسلەی ئۆنلاین و مەسلەی ژێرخانی ئەلکترۆنی و تەکنۆلۆژیا و نانۆ تەکنۆلۆژی تیانە لاوازە ڕوبەڕووی پەتای کۆرۆنا بوونەتەوە پەتای هەرێم جیهانگیری کۆرۆنا بوونەتەوە لەم لاشەوە خوێندنی کلاسیکی بووە ئامادەکاری نەبووە بۆ مەسلەی ئەوەی کە تۆ خوێندن لە دوورەوە خوێندنی ئۆنلاین خوێندنی ئینتەرنێتی و خوێندنی پاکێج جگەلەوەش ئێمە خوێندنی پاکێجشمانە کە بەبێ ئۆنلاینی ئەوانە ئەم جۆرە ئێمە ڕاستی ئێمە دواکەوتنی خۆمان بەڵام بتێونەتێ ئێستا بۆتە هەڕەشەیەک لەسەر هەم خۆمان کە پرۆسی خوێنیت یا تەنفیزەکەن وەکو مامۆسا هەم نەوەی ئایندەشمان کە لە باخچەکانەوە دەستەکەن بە خوێندن و ڕوبڕێک کە ئایا ئەتوانن بەڕاستی فێر بن ئایا ئەوانەی کە پار لە کۆتاییە ڕوبڕی پەتای کۆرۆنا بوونەوە ئەلفوبا بە جوانی فێربوون یا نیوەی فێربوون بەجێمان هێشتن ئەمە تەمەن عمرە هەم عمری کۆمەڵگەی هەم عمری نەوەکانمانە بۆیە سندری لە کۆڵی ئایندەی بە دوای ئەم پرسیارە ڕۆژ ئایا پەروەردە وەکو چۆن لە ئێران وەکو چۆن لە تورکیا وەکو چۆن لە عێراق و ناوچەکەیە خۆی بۆ خۆی جاران کە چارەسەر بوو ئێستا خۆی بۆتە کێشە ئایا چۆن درێژە بە خوێندن بین لە هەمووی گرنگتر پرسی یەکەم مەدخەلی پەروەردەیە ئینپوتی پەروەردەیە چۆن بیکەینەوە چۆن دەست پێ بکەین جاران کێشەمان نەبوو لە ئەم کاتانە شایی و ئاهەنگ بوو پێچەوانی ساڵیان ڕابردوو ئەم ساڵ هەموو خەمبار بووین تقریبا مانگێکە هەموو عایلەکان خەمبارن چۆن ناڵەکان بنەخەن بەر خوێندن هەروەها وەزارەتی پەروەردە لە بیرکردنەوەیە تا ئێستا نەگەشتەوە بیرکردنەوەیکی وە و تەنها ئێمەش نین ئەم دەوروبەر هەمووی وای لێ هاتووە بۆیە سەندەری لە کۆڵنەوەی ئایندەی لەم بوارەیە پێی وابوو و نەکسەندە هەموو ئەهلی خوێندن و پرۆسی خوێندنیش پێیان وایە کە ئەم مۆزوعەکە زۆر زەرورە کە دیراسی بکەیت بۆیە فەسڵێکی ڕانانی ئایندەیمان یەکی ئەمریتی بوو لە هەڕەشەکان لەسەر قەواری هەرێم و هەڕەشە ناوخۆیەکان کە چۆن هەرێم خۆی ئەخوا و چۆن لە دەرەوە هەڕەشەی لێکرێت هەروەها پرسی پەروەردەش کە پرسێکی سەرەکی وەکو باسم کرد بۆیە لەم چوارچێوەیە دوای شتەڵ و دوای کێشەکانی کۆمەڵێک کە دوای توانین باسی کێشەکانی بکەین ئێمە لەسەر سێ سیناریۆ وەستاینەوە ئەم سێ سیناریۆی ئەمریتیە لە خوێندنی باوی ئاسایی کە دەرگا بکەینەوە و بیر لەوە بکەینەوە کە مەناعی قەتیع دروستکەین ئەوەیە کە تۆ هەموو کەس بەرگری دروست کات و یەکو بڵێ بینە دەست قەدەر و ئەوەی کە ڕوبەڕوە بەڵام ئەمە سیناریۆکە تەمان باوەڕ ناکەم هیچ کەس بیر لێ بکاتەوە و مەترسیدارە بەتایبەت لە وەرزی پاییزە کە گومان هەیە شەپۆلەکانی کۆرۆنا زیاتر بەهێز بن سیناریۆ دومیان ئاوێتەیە کە تۆ هەندێک بابەت ئەەکەی بە ئۆنلاین هەندێکیشەکەی بە حزوری و دەرگاکەیتەوە بۆ پۆلەکان بەڵام پۆلەکان لەت ئەەکەیت بەشێکتری شێوەیە کە فول ئۆنلاین بێت یا فول ئۆنلاین بێت یاخود بە شێوەی خوێندن لە دوورەوە ئەم خوێندن لە دوورە جۆری تری هەیە بۆ نمونە بە پاکێجێنێتە ماڵەوە بۆ ئۆفلاین ئێنێتە ماڵەوە لە ڕێی کلااود و لە ڕێی چیەوەوانە هەر یەکێ لەمانە کێشەی خۆی هەیە هەر یەکێ لەمانە مشکلی خۆی چەندها پەروەردەگرێتەوە خوێندنی باڵەوە دەزان کۆ پێمانەکانیش هەمویان بە یەک چاو سیف دەکەن و توێژینەوەتان لەسەر کردووە بۆ نمونەکە باز لە سیناریۆی ئاوێتە دەکەن بۆ هەردوو لایەنە یاخۆ دەبێت جیاوازی بکرێت لە هەردوو تەوەرەکەی لە خۆ گرتووە کراوە بە دوو بەش پەروەردە بە دەواازەیە کە کێشە گشتەکانە لەگەڵ بەشێکی پەیوەندی بە خوێندی باڵاوە هەیە بەشێکیش پەیوەندی بە پەروەردەوە هەیە بەڵام لە هەردووکیانە هەم ینی نقطەی تەشابوک هەیە نقطەی هاوبەش هەیە مشارک هاوبەش هەیە لە نێوادووکیان هەردوو جیاوازیشان هەیە زۆرتر تقریبا 7 کێشەکان هاوبەشن چونکە خوێندنی ئێمە هەم لە خوێندنی باڵا هەم لە پەروەردە خوێندنێکی باوی کلاسیکی بووە خوێندنێک بۆ لەسەر پشتی بە ئامادەی بەستووە ینی ئامادەی خوێندکار لە پۆلەکانە کەواتە هەردووکیان کێشەکانیان تا ڕادەیەک نزیکن لە یەکەوە بەڵام بەجیا ڕیزمانکردن ئەگەرچی هەندێک خاڵشیان دووبارە بن لە گرنگترین کێشە ئێمە دوو گرفتی سەرەکیمان لە سیناریۆکانە باس کردووە لە هەردووکیان لە هەموو بابەتەکانە کێشن جیا لە سیناریۆ باو کە بریتە لە کردنی دەواازەکان لە دوو سیناریۆکەی تراو لە مەسەلەی خوێندنی باڵا و لە پەروەردەشە کێشەیەکی سەرەکیمانەیە کە تا ئێستا بەداخەوە نەچوون بەدەمیەوە لەم حاڵەتەیە
ئەمیان پێویستی بە کۆرۆناوە نیە بۆی هەر زووتر چاک کرایە ینی زیاد لە 20 ساڵ ئەبێت کە بیر لە ینی توێژەرانی ئێمە نامەکانی ماستەر نامەکانی دکتۆرا باز لەوە ئەکەن کە با خوێندنی چالاکی نەشاط بێتەکایەوە کە هەنگاوی سەرەتا بوو بۆ ئەکتیڤکردنی هەندێک وەسایلی تعلیمی تەکنۆلۆژی لە ناو خوێندنا کە مەجیا لە کۆرۆنا بۆی هەبووە خاڵێکی تر بریتە لەوەی کە خوێندن لە دوورە و ئۆنلاین پەرە پێ بدرێت پێش کۆرۆنا کە پەری پێ نەدراوە بەداخەوە سستە ئەو کێشە چییەکە نایڵێ ئەمە کردبێت بۆچی ئێمە نامەکانی ماستەر دکتۆراکانمان توێژەکانمان شتی باشیان کردو ینی من باوەڕم بەوە نییە من ئێستا لە کۆلێج پەروەردە بنەڕەتی 5-6 نامەی باشی ماستەر بوێنم کە باسی ئۆنلاینکردنی پەروەردە ئەکا بەڵام بۆ گویان لێ نەگیراوە ئەمە کێشەکەیە یەکێکیان بریتە لەوەی هەر عادەتەن کە العادە هەموو شتێک ئێمە بەسەرمانە ئەبارێت هەموو شتتان نەکێشە بەسەرمانە بیر لێ ناکەینەوە کە چاکی بکەین بەشێکیشی بریتە لە یاساکان یعنی ئەمە زۆر مەعزەڵی گەورە کە باسمان کردووە یاسای پەروەردە کە سیستەمی پەروەردەی 2008 پێداڕژاوە یاسای خوێندنی باڵا پەروەردەی 2013 کەمێک هەمار کراوەتەوە یاسای خوێندنی باڵا کە یاسای ژمارەدەی پێ ئەڵێن لە ئەوش 2008 ئەمە هەردووکیان ڕێگە نایەن خوێندن لە دوورەوە خوێندنی ئۆنلاین خوێندنی نەئامادەیی قبول کرێت لەکوێ کێشە بوو تۆ توای قبول کرد بۆ ئێمە زانکۆمان بینی بۆ ئۆنلاین کەسیان شادی و تعدیل نەکراوە مەگەر اللهم لە پێچ پەنای بە تعدیل کرا بۆیە یاساکان بە پلەی یەکەم یاساکانی هەرێمی کوردستان لەبارەی خوێندنەوە پەیوەست بە خوێندنەوە ڕێگە نایەن تۆ ئۆنلاین خوێندن بۆی ئەگەر ئێستا خوێندکارێکیش بیکا بە ئۆنلاین لە ڕووی یاساییەوە باسەکەم لە ڕووی یاساییەوە سبەینە بۆی تعدیل ناکەن چونکە قانون ڕێگە نایە بۆی تعدیل کەی هەر لە عێراقا بەگشتی یاسای ئۆنلاین ڕێگی پێ نەدراوە ئەلبەتە ئەمە دواکەوتنی ئێمە و تێنەگەشتنی ئێمەیە لە پەروەردەی هاتووە باشترین بژاردە ئەوەیە یەکەمان پەرلەمان دەست بەجێ خێرا ئەم کێشەی حەلکە چونکە سبەی لە یونسکۆ کێشەوە دروستەکە خێرا یاسایەکی یاساکانی پەروەردە خوێندنی باڵا هەموار بکاتەوە کە ڕێگە بە چونکە شادەکانی ئەم ساڵیش بە تەحەفوزەوە قبول کراون لای یونسکۆوە لەسەری شارە نووسرێک کە ئەم لەبەر بڵاوبوونەی پەتای کۆرۆنا بۆیە ئەو سێ مانگە نەخوێنرا و بە تعلیم مرەکەز یا بە ئۆنلاین کراوە کاریگەری دەبێت لەسەر بڕۆنامەکە 2000 بەڵێ تۆ جۆرە لە جۆرەکان ئەوە وەکو ساڵی زەحفەکەی لێ ئێمە 3 زەحفمان بینی و لە تاریخی پەروەردەی عێراقا 58 مانەیە 80کان 2 جارمانەیە لەگەڵ ئەو ساڵینەوە دواتر لە حسابکردی هەندێک خوێندکارمانە بوو چوونە ناو زانکۆکانەوە ئەم کە تۆ ئەڵی ساڵی زەحفەکە من هەر بە بەیانیانەیەک یەک نکتی خۆشتەمە بگەم ساڵی 58 ئەو ساڵە بکە عەبدولکەریم قاسم انقلاب بکات و دوایی ئەڵێ ئەم ساڵ بە هەم کەس دەرچێت ناو ساڵی زەحفەکە لە تاریخ ئەوە هاتووە هەر مامۆستایەکە خوێندکارێکی هەڵەسان ئەویت مەسەن ساڵی دواتر ئەویت مەسەن بۆ نمونە قەوزە لە چی سەوز بێگەر نەیزانێ ترێک جنێوێکی یا بە هەم بە عەبدولکەریم قاسم هەم بە ساڵی زەحفەکە ڕێیت ڕۆی نازانم ئەوە هەر خۆتان نەزانن کە ئێمە ئەو جنێوانەمانەیە هەم بە شادەکەمان ئەدرێ هەم لە ناو دایک و باوکانی ئێمە ئەوە بڵاوە بۆ یەکەم کێشەی یاساییمان هەیە دووەمیان ئەوم بیر نەچێ ئێمە کێشەی ژێرخانی پەروەردەیمان هەیە هەم لە خوێندنی ماڵام لە پەروەردەیە ئەم ژێرخانە هەم لە مەدخەلاتی پەروەردەی هەم لە مخرەجاتی پەروەردەیە یەکەمە تۆ لە مەدخەلاتی پەروەردەیە ئایا شاشەی تەفاعولیەکەت ئایا هێڵی ئینتەرنێتەکەت پێداویستەکانی گەیاندن توانای مرۆیی مامۆستای کورد مامۆستامانە هێشتا ئیمێڵی نییە کاکە ئیمێڵش نەبێت توانێت تۆڕەکانەوە چەند ماوە بۆ دەست پێکردنی خوێندن هەمووی فۆقی مانگێکی ماوە کەواتە لەم مانگەیە دەرفەت چی هەیە بۆی کە پرۆسەی خوێندن بەبێ دواکەوتن دەست پێ بکاتەوە وایە ئەم بژاردانەی کە ئێوە تاوتوێتان کردووە بۆ نمونە پەیوەست بە دۆخی تەندروستی تاوتوێتان کردووە یاخودنا بۆ نمونە دۆخی تەندروستی لە هەرێمی کوردستان جیاوازی هەیە کامەش پێم وایە بابەتی سیاسی ئاوێتە دەبێت وایە هەموو بابەتەکانمان تێکەڵ بە سیاست و ململانی سیاسی دەکرێت دەبینین لە هەولێر ڕەنگە تەحەفوزێکی زیاتر بە کۆرۆناوە بکرێت ڕەنگە لە حەجمی خۆشی زۆر جار گەورەتر بکرێت لە هەندێک بابەتە بەڵام لە سلێمانی سەیرەکە ئەسڵەن ینی باوەڕ ناکەی ئەسڵەن کۆرۆنا وجودی هەبێ لێرە ڕاستی خۆی ئەوەڵ و ئاخر پێش ئەم سیناریانە ئێمەش نووسیوشمانە ینی سێکتەری پزیشکی بڕیار لەمایە بەڕاستی بەداخەوە سێکتەری پزیشکی لە جیهانە تا ئێستا قسەیەکی ڕوون و جێگیر و ئیسپاتکراوی دە هەمووی لە ئاستی نەزاریاتایە هێشتا ئیسپاتکراونین کێشەی پەروەردەمان لە هەموو جیهانە و بەتایبەت ئێمەش سێکتەری پزیشکیمان و سێکتەرەکانی تر ئەویش دیسان و دەستکورتە ئەمان بڕیار ئێن بەڵام لەم حاڵەتەیە ئێمە ئەبێت دانیشین سەر و مەسافەی سیاسی سەر و مەسافەی تجارەتکردن بە کۆرۆناوە سەر و مەسافەی ئەوەی کە خەمی ئەمجی لەمانیا خەمی مستەقبلمان ئەمە زۆر گرنگە ئەگەر خەمی پەروەردەما بێت لە سەر و ئەمە بە یەک مەسافە دوورکەوینەوە لەم ئاستە بچووکە ناوچەیی و سیاسی و بازرگانیانە بیرێکی لێ بکەین بیرکردنەوە لەم بابەتە ئەویش ئەوەیە کە وەکو پێشنیار کراوە لە ڕانانی ئایندەیەکەیە ینی بیر لەوە بکەینەوە کە لەوە ئەچێ ئەگەر پزیشکان و ئەو ینی تێستە پزیشکیانە ئاماژەیەکی نیمچە باشی وەکو ئێستا کە بەردەوام بدرێ لەوە ئەچێ بتوانین
خوێندنێکی ئاوێتە بەڵام مەرج نییە ئۆنلاین چونکە خەتەکان بۆ هەموو کەس بەردەستنی هەم لە ڕووی ئابوووریەوە هەمووها لە ڕووی خاوی و ئەوشەوە ئاوێتە بوون بۆ مەرجەی لە هەندێ بەڕەچاوکردنی تەبیعەتی خوێندنگەکان نەک تەبیعەتی شارەکان من هەر لە سلێمانە بۆ تێنم خوێندگا هەیە چل خوێندکاری تێدایە خوێندگا هەیە 20 خوێندکاری تایە بەڕەچاوکردنی تەبیعەتی خوێندنی ئەهلی خوێندنی حکومی بەڕەچاوکردنی خوێندنگەی دوو دەوامی لەگەڵ یەک دەوامی ئەم هەموو کێشانەمانەیە کەواتە ئەبێ سەلاحەتێکی زۆر لامەرکەزی ئمە سیستەمی تریشمانەیە لە پەروەردە پێڵێن سیستەمی لامەرکەزیەتی تعلیم یعنی ئۆتۆنۆمی لە پەروەردەیە ئەم ئۆتۆنۆمی پەروەردەیە گەڕەکەکانیش قسەی ئەکەن ئەڵبەتە زۆر درەنگە بۆ ئەمە بەڵام ئەتوانین لانی کەم هەندێک دەسەڵاتەیە شۆڕێکەکەن بۆ خوێندن ئەگەر ئەو پۆلانەی ئەتوانن بیکەن بە دوو پۆل و خوێندن کەمکەنەوە تعلیم مڕەکەس پشت پێ ببەسن کە خوێندنی چەرتۆ کات ساعات کەمەکەیتەوە بەڵام لە هەفتەیەکە وانە سەرەکیەکان ئەخوێنیت وانەکانی تر بە پاکێج ئەوەی کە ئینتەرنێتی لە بەردەسانیە ئەوش کە ئینتەرنێتی لە بەردەسانی بە ئۆنلاین ئەینێتە ماڵەوە بووی ئەمە تا ڕادەیەک حاڵێک تر هەیە کە لێیاشە باس کراوە ئەوش ئەوەیە وەکو تورکیا تا ماوەی تورکیا 25 ڕۆژی داناوە 25 ڕۆژ لە ڕێی کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوە سێ کەناڵێک دابینەکات بۆ ئەو دەرسانەی کە پێویستە بڕۆن ئێستا لە 25 ڕۆژە هەموو ماڵێک ملزەمە کە خوێندکارەکەی دانیشێنێ لە بەردەم تەلەڤیزیۆنەکە و شاشەی تەلەڤیزیۆنەکەی با بە مناڵەکەی بۆی کە خوێندن بەڵام ئەمەش کێشەی خۆی هەیە ئایا هەموو ماڵێک سێ شاشەی هەیە ئەگەر سێ خوێندکاری هەبوو ئایا تەرتیبی مادەکان چی لێکەن بۆیە ینی زۆر درەنگە ئێمە لە نەوەدەکانەوە هاوارێکێکە با خوێندن بکرێت بە ئۆنلاین ئەمە سوودی هەیە لەم دەرگای نییە نیشتیمانی نیە تۆ لە هەموو شوێنەکە وەریگری بۆی ئەمانە کۆمەڵە گرفتن بەڵام خۆ لەگەڵ ئەوەشە ئێمە بنەمایەکمان هەیە زۆر لە قاعدە شەرعیەکانە بەکارێت ئەهوەنە شەڕێن تۆ لەناو ینی چاکی ناو خراپان هەڵەبژێری لەو بابەتەیە بیرەکەینەوە کە کامیان ئەبێ خوێندن بەردەوام بێت هیچ قسەیکتیان ئێوە بەردەوام بێت بەڵام چۆن بەردەوامە بێت ڕەچاوکردنی لامەرکەزیەتی گەڕەکەکان شوێنکە گەڕەکی ئەومانە هیچ پابندنی گەڕەکی ئەومانە ماسک عیبەتیایە هێشتا یعنی ماسکریا ئەگەر بازاڕەکە ئەبینی لەوەش زیاتر شارەکان کە وەکو باسی کرد ئەم ئاماران دقیق نین لە تەندروستیا بڵاوکرێنەوە نەک لەبەری کە من پزیشکم هەڵم سەنگاندوو نە لەبەری تێستەکان جیاوازیانەیە لە سلێمانی ینی فەحسی کۆرۆنا زۆر کەمترەکە لە دۆوەکو لە هەولێرە جیاوازەکەی ئەمە یعنی ئەگەر ئێمە زۆرترکەن ئایا چی دەرەچی ئەنجامەکانی لەبەرەوە پێم وان نییە ئەم تێستانی کە ڕۆژان بڵاوکرێنەوە وڵی ئامارەکەی ئەوەنەیە ئەوە لە ناو سەمپڵەکانە ئەوەنەیە ئەگنا تۆ گەڕک بەڕگتی کەویزای چەنیتیایە من نازانم ئەویان یۆدەرم زۆر کەمتر بێت لەوەی کە هەیە بەڵام بەدڵنیایە ئەو دقیق نییە لە ڕووی علمیەوە عینەکە عینەیەکی دقیق نییە بەنسبەت شارێکی وەکو سلێمانی بۆ گەورەیە زۆر باش کاک دکتۆر ئەم توێژینەوەی ئێوە تا چەند وەزارەتی خوێندنی باڵا پەروەردە گوێی بۆ دەگرێەوە بە گرنگی سێ دەکە یاخود 2000 خۆیان برای لەسەر پرۆسی خوێندن دەدەن بە ئەزمموی ئێمە 6 ڕۆناییترمان کردو پێشتر 5 مجلەیترمان هەبووە 3 ژمارەی ئایندە ناسیمان هەبووە لە هەندێکیانە گوێڕای ینی ئەگەمان لێ دەسوخەتی خۆمان ئەبینینەوە لە ناو بڕیاری سیاسیە لە مفاوزاتی بەغدادا ئەشنێرین بۆ پرسە سیاسەکان بۆ پەرلەمانتاران لە مەسەلەی ئابووریا یان تا ڕادەیەک کەمێک ناڵێم زۆر ئەمە یەک مرکزین لە وڵاتان بۆ ئیسرائیل شاری وایتایە ینی عفو لەسەر ئاستی پلاندانانی 360 مرکز ئەم جۆرە ڕانانەی پێشکەشەکە یعنی 306 سیناریۆیی ئێمە ئەم مرکزانە کەمن تەبیعەتی سیاسەتی ئێمە گوێگر نەبوو بۆ بواری ئەکادیمی و بواری سیاست زانی زیاتر سیاست وانی کردووە ینی خۆی خۆی ڵاوتە ناو بەحرەکە و مەلەی کردووە تا پێشەوەی بیناسێ بەڵام لەگەڵ ئەوەشا گوێی لە گیراوە من بە ئومێدم کەوەی لانی کەم هەندێکی گوێی لێ بگیرێ و هەندێکیش خۆیان بیران لێ کردووە ئێمە بۆ جێبگرێت و کە ئەو بێت دقیق ناتوانین لە مەسەلەی بڵێ 100% ئەوە هی منە بەڵام ئێمە بینیمە لە وەزارەتی دارایی بۆ نمونە جاری پێشنیاری ئێمە بەڕێکراوت فشار دروستکرا ئێمە و میدیای تر و مرکزەکانی تری توێژینەوە و گروپەکانی تر پێکەوە بەشێک بوون لەو هەوڵانە چونکە خۆ دەزانی مرکزی بەحسی تەبیعەتەکەی وایە مرکزی ئەکادیم هەتا زانکۆش حاڵەتی ئیستیشاری هەیە ینی حاڵەتی گوێلەگرتنی نییە حاڵەتێکە تۆ پێشنیارەکەی ڕاوێژکاری هەیە تۆ پێشنیارەکەی ئیشی تو ئەوەیە کە تەقدیمەکە لە ئێمە پێپەرەکەی منە فەرموو لە بەردەستانە بە گوێیان کردی بۆ هەمومان لەوە چێ باش بێت بە گوێشیان نەکردیت ئەو تۆ ئیشی خۆت کردو وەکو ئەرکەی خۆمان کردومانە گوێیان لەگرتین سوپاسیان گوێن لە نەگرتین بە یەکەوە کەشتێک کونی تێبێ وەسەلام کاک تۆ دەفەتی کەمامە دەمەوێت بزانم ئایا سیستەمی ئاوێتە لایەنە سلبیەکانی و خۆ تاماشت پێکردەمە چاکی ناو خراپەکان بەڵێ دەبدڵنیایە لایەنە سلبیەکانی و زیانەکانی 2000 بۆ سەر پرۆستەی خوێندن بە گشتی لە هەرێمی کوردستان ناچووە لایەنە سلبیەکانی لایەنە ئیجابیەکانی ئەوەیە کە تۆ ڕناوە دەرگا داخیت ئەو ینی هەر نقطەیەکەوە تەواوتر لەو دەتە ئیچیەکەیت لایەنە ئیجابیەکە لایەنە سلبیەکانی ئەوەیە یەکەم خوێندکاری ئێمە ئامادەیی نییە بۆ ئەم جۆرە سیستەمە دوم ماڵەکانمان مهەیە نین بۆ ئەم حاڵەتانە ماڵ عایلی وایە یەک مەطبەخ و ژوورێکی هەیە یعنی چۆن ئەو بەشەی تری ئۆنلاینەکەی بەتەواوەکەی
بەڵام گرنگە ئێمە دەرسە سەرەکیەکان لە پۆلەکان ئابووترێنەوە بەلەتکردنی پۆلەکان بەکەمکردنەوەی ئەو تەحەشود و ئەو قەرباڵقی کە لەناو پۆلەکانە هەیە. لایەنی تری سلبی ئەوەیە کە توانای مرۆیی ئێمە کە بریتە لە مامۆستا، بریتە لە خوێندکار، بریتە لە بەڕێوەبەران، مامۆستا دەبێت دوو هێندراو بێت کاکە من ماندووش دەبێت ئێمە زووتر ئەمەشمانوسی ئەمە لە ڕانانی ژمارە دووە بۆ ئەمەژان بۆ کردو کە ئەبێ خۆمان ینی دۆخی پەروەردە و سێکتەرەکانی تریش خوان ئامادەکەن لەم هاوینەیە کە بیر بکەنەوە مامۆستاکان ڕابهێنن. لانیکەم بە مامۆستاکان خوان ئۆنلاین هەندێک محاضران بە یەکتر بوتایەتەوە، یان دانیشتنە سیمیناریان کردای، بەڵام ئێمە بین هیچ نەکراوە. کێشەی تری ئەمە کە کێشەی زاتیە، کێشەی مەوزوعیە، نە کێشەی زاتی، مەسەلەی موچە و بژەیی مامۆستا کێشەیە کاکجان. یعنی تۆ تا ینی گیرفانی تێر نەکەی، یانی چۆن دانیشە لە ماڵەوە خەتی ئینتەرنێت بکرێ دانیشە قسە بۆ خەڵک بکە. بەڕاستی ئەمە کێشەیە. من ینی دێڕی جوان هەیە بۆ چاکسازی لە هەرێمی کوردستانە، قسەی زۆر جوان هەیە بۆ چاکسازی ئەوەیە، بەڵام من هەنگاوەکانی نابینم، نەک من ئێوەش نابین و باوەڕان کەسیش ببینێ. من ئەبینم ینی لە بەغدایە لانیکەم 20,000 بۆ 40,000 دوو موچەی بڕاوە خەڵک معاشیش لەبەر قەیناکە ئەو هەندێک لی بڕا. بەڵام ئێمە هەنگاوی ئەمەی نابین. ئێمە هەموو ڕۆژە گوێ بیسەی مانگ بە مانگ مەسەلەی دزی لە دەواازەکان زیاکە نەمان بینی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بچنە ئەو مەرزی باشمان خۆیان یەک ڕۆژ مدیری باشماخ بکەن، یا مدیری حاجی عومران بکەن، یا مدیری ئیبراهیم خەلیل بکەن. بەڵام ئەمڕۆ من مدیرم وەکو چۆن کاظمی ڕۆشت. یعنی لە دیالەیە 3 بەرابەر و 4 بەرابەر پارە گەڕاوەتەوە بۆ حکوومەتی عراقی لەبەرەوەی کە حکوومەت ڕاستەخۆ کۆنتڕۆلی کردووە. ئەمە خەڵک سار دەکاتەوە. بۆیە نائومێدی یەکێکە لە خاڵە سلبیەکانی جێبەجێکردنی پرۆسەی ئاوێتی هەر سیناریۆیەکتر لەناو پەروەردە جێبەجێ بکرێت. ئێمە ساڵان کۆرۆناژ نەبوو کێشەمان بۆ دروست بووە، 3 ساڵێکە لە پەروەردە کێشەمان هەیە، یا بایکۆتە، یا کەمتەرخەمیە، یا پشتێکردنە، یا ئەسڵەن کلتوری جنێودان لای مامۆستا پەریگرتووە. وانە یعنی تۆ لەبەری کە ئەچتە ناو پۆلە و مامۆستا جاران قدووە بوو، ینی ئەخیر نەفەر بوو کە تووڕە بوو. ئێستا یەکەم کەسە کە تووڕەیە، لەبەری یەکەم کەسە کە زوڵمی لێکراوە. بۆیە توانای مرۆیی زۆر ئامادە نییە بۆ ئەم جۆرە خوێندنانە، ئەم جۆرە سیناریوانەی کە لە دەرەوەی سیناریۆی باوە. لە هەموو کێشەتر ئەوەیە کە هێڵەکانی ئینتەرنێت کۆمەک ناکەن، یعنی شەبەکان کۆمەک ناکەن، ئەو پەخشەکان کۆمەک ناکەن، جۆری ئۆفەرەکانی ئینتەرنێت کۆفەن. بۆ من تۆ ئێستا گۆرانێت یان نەورۆ زیاتیش کەکڕی گێگابایتێکی باشی تایە، بەڵام تا چەند ڕۆژێک تا 10 ڕۆژ 15 ڕۆژ دوای خاوە بێتەوە. بەکەڵکیەوە من خۆم ئەم ساڵ ینی ساڵی پەر نمونەی خۆم بێنمەوە، دوو محاضرم بە شێوەی ئۆنلاین دانیشتم بۆ ئۆفلاین بۆ ناردن ناو کلاودەوە. ینی لە هەردووکیانە من خۆم کێشەمە لای منەوە کێشە هەبوو کە من پارەم هەیە و لەوەچە من بتوانم ئیش تریش بکەم و ئەتوانم خەتی ئینتەرنێتەکە بکڕم. خوێندکارێک لە دوورەوە چۆن بتوانێت یەک هێڵ ئینتەرنێتی هەیە برایەکی هەیە شەو ڕۆژ مدمنە بە یوتیوبەوە لەکوێ بەشی بکە. یعنی لەبەرەوە توانای مرۆیی تەکنۆلۆژیا و ژێرخانی تەکنۆلۆژیمان هاوکار نین بۆ ئەوەی کە بتوانین ئەم پرۆسەیە ئەوەی کە بیر لە کرا 100% جێبەجێ بکەین، کە من بە 160 ئەم ئاوێتەیە ڕازیم ئەگەر جێبەجێ بکرێت، 150 ڕازیم. بەڵام ئەبێ هەنگاوی مەوزوعی هەڵبگیرێ هەم لە لای حکوومەتەوە، هەم لە لای تەندروستیەوە، هەم بەڕێوەبەرەکان زۆر ئەرکیان قورسە بێ دووجار بەڕێوەبەر بن، هەم بەڕێوەبەرێکی پزیشکی بن کە ڕێنمایی فول جێبەجێ بکەن، هەم توانای ئیدارە و دابەشکردنی پۆلەکانیان هەبێت و ئەگەر تەنانەت هەندێک شوێن 2 سەعات داوام بکەن، دوو بیکەن بە 3 داوامش بۆی چڕێکەم بێتەوە، لەوە ئەچێ گونجاوتر بێت. بەڵام لە هەموو حاڵەتەکانە ینی ئێمە لە بەردەم کێشەیان و بێ چارەسەریم کێشانەش بکەین، بەس تەنها وەزارەتی پەروەردە مەسئول نییە بۆ بەزانیاریدان. ینی لە ئەوقافەوە بیگرێت تا ئەگاتە ڕۆشنبیری پێویستی بە هاوکاریکردنی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵایە کە هەم لە هۆڵەکان و لە توانای مرۆیی توانای مادی هاوکار بن. زۆر سپاس بۆ دکتۆر هەردیمەدی توێژە لە سنتەری لێکۆڵینەوەی ئایندەی. بەڵێ بینەرانی عزیز دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوەلات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونستا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟
ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بەزمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕای دەگەێنێت پێویستە مامۆستایانی ئاینی هەوڵەکانی خۆیان شڕتر بکەنەوە لە بەخەمەوەبوونی دین و ژینی خەڵک مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان لە شاری ئەولێر سەردانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانی کرد و لە دیدارەکەدا باز لە هەوڵ و هەلومەرجی سیاسی عراق و هەرێمی کوردستان بەگشتی کرا و هاوکات بابەتی ڤایرۆسی کۆرۆنا و پێویستی خۆپارێزی و پابەندی هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکان و خۆپارێزی لەو ڤایرۆسە و ڕۆڵی مامۆستایان لە هوشیارکردنەوەی هاوڵاتیان تەورێکی دانیشتنەکە بوو. لە تەورێکی دیکەی دانیشتنەکەدا باز لە بارودۆخی خراپی بار و گوزەرانی خەڵک و جەماوەر و خەمساردی حکوومەت بۆ بەدەمەوە چوونی داواکاریەکان بە تایبەتی قەیرانی موچە و لێبڕینی کرا. هەروە مامۆستا عەلی باپیر باسی قەیرانی ڕۆحی و ئەخلاقی کرد کە کەمتر نییە لە قەیرانی ئابووری و پێویستە مامۆستایانی ئاینی لەو پێناوەدا هەوڵەکانی خۆیان چڕتر بکەنەوە لە بەخەمەوەبوونی دین و ژینی خەڵکی. شەوی ڕابردوو شۆفێرانی تانکەرەکانی قەزای پێنجوێن ڕێگەی دەواازەی باشماخیان بۆ ماوەیەک داخست. بە گوێرەی زانیاریەکانی پەیام هۆکاری ناڕزایەتیەکەی شۆفێرە تەنکەرەکان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بە فەرمانی پارێزگاری سلێمانی شۆفێر ئێرانیەکان داخلی هەرێم دەبن ئەمەش نیگەرانی شۆفێری تانکەرەکانی قەزای پێنجوێنی لێکەوتەوە. وتیشان شۆفێرانی پێنجوێن داوا دەکەن لە بری ئەوەی شۆفێرانی ئێران بێن ئەم بیوەوە بارەکان بە باری تەنکەرەکانی ئێرانی بدرێت و عێراقی بدرێت و ئەو کات بگوازێنەوە بۆ ناو هەرێم بۆ ئەوەی ئەوانیش سوودمەند بن. هاوکات شۆفێرەکانی پێنجوێن ڕێگری لە هاتوچۆکردنی شۆفێر ئێرانیەکان بە ناو پێنجوێندا دەکەن. شەوی ڕابردوو ئاگرێکی گەورە نزیک گوندەکانی بانیشار و یەڵامپێ و ناحیەی خورماڵ کەوتەوە بۆ جارێکی دیکە ئاگرێکی گەورەی نزیک لە گوندەکانی بانیشار و یەڵامپێ شارۆچکەی خورماڵ کەوتەوە. بۆی ڕەشەبایەکی بەهێز کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە زەحمەت بووە. دانیشتوانی گوندەکانی بانیشار و یەڵامپێ بە پەیامیان ڕاگەاند
ئاگر لە نزیکی گوندەکانی بانیشار و پێڵانپێ لە سنووری شارۆچکەی فورماڵی سەر بە پارێزگای هەڵەبجە کەوتووەتەوە بە وتەی دانیشتوانی هەردوو بن بێزی ئاگرەکە و بوونی مین لەو ناوچەیە تا بەرەبەیان نەتوانراوە ئاگرەکە کۆنتترۆل بکرێت. باز لەوەش دەکەن هۆکاری ئاگرکەوتنەوەکە بەهۆی هەورە بروسکەوە بووە و دانیشتوانی هەردوو گوندیش بە هاوکاری تیمەکانی بەرگری شارستانی پاش سووتانی تووش و پاوەنێکی زۆر و زیانێکی زۆر ئاگرەکەیان کۆنتترۆل کردووە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند چەند لایەنێک کار بۆ ئەوە دەکەن کە وڵات لە ئاژاوە و پشێویدا بێت. دەژڵێت ئێمە هەوڵی گەڕانەوەی شکۆی دەوڵەت دەدەین و یاسا دەچەسپێنین. کازمی لە ئەمیانی دانیشتنی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕایگەیاند چەند لایەنێک هەن سوود لە ئاژاوە گێڕی و پشێوی وڵات وەردەگرن، بەڵام ئێمە کار دەکەین بە هێزەوە بۆ گەڕانەوەی شکۆی وڵات و بەرزکردنەوەی ورەی هێزی قارەمانەکانمان. وتیشی چەند هەنگاوێکیان هەیە بۆ گەڕانەوەی شکۆی وڵات و سەپاندنی یاسا. دەبێت وەزیرەکان گوێ لە داواکاری خۆپشاندەران بگرن و ڕێوشوێنی بەپەلە بگرنەوە، ڕاشکاوانە بن لەگەڵ ڕای گشتی لەبارەیەوە ئاستەنگانەی ڕوبەڕووی وڵات بوونەتەوە. دەربارەی سەدان هاوڵاتی لوبنانی لە گۆڕەپانی شوهوەدا لە ناوەڕاستی بەیروتی پایتەخت خۆپشاندانێکیان کرد و داوای لێپرسینەوە لە چینی سیاسی وڵاتەکەیان دەکەن. بە پێی هەواڵی میدیا عەرەبیەکان خۆپشاندەران ویستویانە بچنە ناو بینەی پەرلەمانەوە و باسییان لەوە کردووە کە داواکاریەکانیان هەمان داواکاری ساڵی ڕابردووە، بەڵام هێزانامنیەکان ڕێگریان لێکردون و گرژی لە نێوانیاندا ڕووی داوە. ماوەی نزیکەی ساڵێکە خۆپشاندان دژی گەنجەڵی و بە چینی سیاسی و خراپی گوزەرانیان بەردەوامە. بەشێک لە هاوڵاتیانی لوبنان چەندین خۆپشاندانیان کردووە و بۆ هێشەوە دوو سەرۆکوەزیران تا ئێستا دەستیان لە کار کێشاوەتەوە. جۆلیۆ سێزار 110 ساڵ و والدرامینە ماکلۆڤیا 104 ساڵ بوون بە بەتەمەنترین ژن و مێردی جیهان کە هاوسەرگیریەکەیان ماوەی 80 ساڵە بەردەوامە. جۆلیۆ تەمەنی 31 ساڵ بووە کاتێک بەنیێنی هاوسەرگیری لەگەڵ والدرامینای تەمەن 25 ساڵدا کرد. ئەویش بەهۆی ئەوەی خێزانی هیچ کامیان بەو هاوسەرگیریە ڕازی نەبوون. ئێستا تەمەنی هاوسەرگیری جۆلیۆ والدرامینە 80 ساڵە و خێزانێکی زۆر گەورەشیان پێکهێناوە. 4 منداڵیان لە ژیان داماون و خاوەنی 11 کوڕەزا و کچەزا و 21 نەوەی نەوەکان یارن. ئەم ژن و مێردە دەڵێن نهێنی سەرکەوتنی هاوسەرگیریەکەیان تەنها 3 خاڵ بووە. ئەوانیش خۆشەویستی و تێگەشتن و ڕێزگرتن بووە لە یەکتر. بەشێک لە هەواڵ و زانیاریەکانمان پێشکەشکردن پاشناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەبێت. بەڵێ بینەرانی عزیز لەم تەورێماندا باز لە کێشە و گرفتەکانی ڕێگاوبانی دەربەنی خان دەکەین زانین ئەو کێشانە چینوەڕێ ئەو هاتوچۆ لەو ڕێگەیاندا چۆن بەڕێو دەچێت وە پێشتریش لە ڕابردوودا چەندین ڕووداوی هاتوچۆ لەو ناوچەیەدا ڕووی داوە. بۆ قسەکردن لەسەر کێشە و گرفتەکانی ڕووداوەکانی هاتوچۆ و ڕێگاوبانەکانی دەربەنی خان میوانێکمان لە دەربەنی خان ئامادەی زۆر بەڕێز ڕای درێژەن بورهان بەڕێوەبەرایەتی هاتوچۆی دەربەنی خان. کاک بێژەن سڵای خوارد لێبێ سوپاس کە میوانی بەرنامەکەمان بووین. سڵاو بەیانیتان باش زۆر سواز بۆیەوەش. زۆر سپاس. کاک بێژن گەر باسی کێشە و گرفتەکانی ڕێگاوبانی هاتوچۆی دەربەنی خانمان بۆ بکەی خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بەڵێ ئەڵبەت ئاشکرایە سنووری قەزای دەربەنی خان لە ڕووی جوگرافیەوە سنوورێکی فراوانە و ڕێگاوبانەکانی ئەم سنوورە بە ناوچەیەکی شاخاویە تێپەڕێ لەسەر ڕێگای دەربەنی خان سلێمانی ئەم ناوچە بریتە لە ناوچەیەکی سەخت و دژوار لە ڕووی هاتوچۆ لە ڕووی ڕێگاوبانەوە و بە هەمان شێوە ڕێگای دەربەنی خان بۆ گەرمیانیش بە هەمان شێوە بە ناوچەیەکی گرد و تەپۆڵکاویە تێپەڕێ ڕێگاوبانەکانی ناوچەکە ئەتوانم بڵێم تا حدێک دژوارە بە تایبەتی لە ئێستادا کە زۆری ئۆتۆمبیل و لۆدێکی زۆر لەسەر شەقام ڕێگاوبانە گشتیەکان دەرەوەی شار هۆکارێکن بۆی ئاستەنگی هاتوچۆ بە لە بەرچاوگرتنی گرفتی ڕێگاوبان و هەروەها سروشتی ناوچەکە ئەم جۆرە ڕووداوە یاخۆ با بڵێم ئەم ڕووداوی دڵتەزێن لە سنوورەکەماندا هەمیشە جێی مەترسیە. زۆر باشە کاک ڕێژان لەگەڵ نزیکبوونەوە لە وەرزستاندا زیاتر کێشەکان یاخود ڕووداوەکانی هاتوچۆ ڕوو دەدەن بە تایبەت داڕمانی شاخەکان یاخود کێشە لە تونێلەکەی دەربەنی خاندا. ئێوە
هیچ ئامادەسازیەکتان کردو بۆی کە دووبارە ئەو کێشانەیە خود ڕوودای هاتوچۆ دووبارە نەبێتەوە؟ بەڵێ لە ساڵی پاردا خۆشبەختانە کۆمەڵێک کاری باش کرا بۆ تاوابوونی بە دووسایدکردنی ڕێگاکانی دەربەنی خان سلێمانی و دەربەنی خان گەرمیان، بەڵام بەداخەوە دوای پەتای ڤایرۆسی کۆرۆنا و پوڵبوونەوەی قەیرانەکانی دارایی لە ئێستادا سەرجەمی و پرۆژانە ڕاگیراوە. ئێمە ئەمەلمان بوو ئەم ساڵ بەشێکی زۆری ئەو پرۆژانە تەواو بێت و دانیکەم کۆمەڵێک لە گرفتەکانی ڕێگاوبان کەم بێتەوە، بەڵام وا پێچێت ئەم ساڵ لە کۆتایی وەرزی هاوین و بەرە و وەرزی پاییزە ڕۆین و هیچ کام لەو پرۆژانە لە ئێستادا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. بۆیە چاوەڕێیەکەین ئەم ساڵیش بە تایبەتی لە ڕووی هاتوچۆوە کەمی خزمەتگوزاری ڕێگاوبانەکان لە وەرزیستاندا گرفتمان بۆ دروست بێ. ئەوەی وەکوی ئەمە وەکو هاتوچۆی دەربەنی خان کە ئامادەکاریمان کردووە بریتە لە ئەو شوێنانەی کە چاوەڕێی ڕووداوی هاتوچۆی لە یەکرێ یاخود ئەو ڕووداوانەی لە ڕابردووە لە چەند شوێنێکی ناوچەکەمانە هەبووە توانیمانە تا حدێک کار بکەین بۆی ئەم ڕووداوانە سنووردار بکەین و لە داهاتووشا لە وەرزیستانە هەوڵە دەین ئەوەی پێمان بکرێ ئەوەی لە سنووری ئیمکاناتی ئێمەدا بێ بتوانین چارەسەری ئانی بۆ دۆزینەوە بۆی ڕووداوەکان قورس و مەترسیدار نەبن. بەڵام پرۆژە درێژخایەنەکان هیچ ئەمەلێک نییە لەم کاتەدا جارێک تر بکەوێتەوە بواری جێبەجێکردن و فریای ئەوە بکەوێ لەم ساڵدا بەشێک لە ڕوودا و کەم و کوڕەکانی هاتوچۆ ڕێگاوبان کەم بکاتەوە. زۆر باشە. پێش کەرەنتینەکردن و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر بڕیاری وەزارەتی ئاوادانکردنەوە بڕیادرا کە سەرجەم چاڵ و چۆڵەکانی ڕێگاوبانەکان و شەقامەکان پڕ بکرێتەوە. ئایا ئەمە تا چەند لە سنوورەکەی ئێوەدا جێبەجێ کراوە؟ سنوورەکەی ئەمە یەکێکە لەو سنوورانەی کە بەسپاسەوە بەڕێبەرایەتی ڕێگاوبان گشتی ڕێگاوبانی سلێمانی و بەڕێبەرایەتی چاکسازی ڕێگاوبانی سلێمانی هەمیشە ڕۆتیناتە ئیداریەکان زۆر جار بە ڕێگای تەلەفۆنی ئێمە پەیوەندیێکی ڕاستەوخۆمان هەیە لەگەڵەوە بەڕێزانەدا. توانم بڵێم هەمیشە لەسەر خەتن بۆ چارەسەرکردنی و گرفتانە. بەڵێ بە دڵنیاییەوە لە ماوەی ڕابردوودا تیمەکانیان سەردانی ناوچەکەمانیان کرد و ئەتوانم بڵێم بەشێکی پێویست لەو ڕەگڵە و چاڵ و چۆڵی و تێکچوونیە و شەقامانە چارەسەر کراوە. ئەمەش بۆ خۆی بریتێ بێ لە کەمکردنەوەی گرفتەکانی هاتوچۆ، بەڵام گرفتی هەمیشەی هاتوچۆ وەگەرخستنەوەی پرۆژە درێژخایەنەکانە بە تایبەتی پرۆژەی جووتساید کە تا ئێستا نەکراوە و لەوە چێ چاوەڕێک ناکەین بە زووترین کات ئەو پرۆژانە بکرێتەوە بواری جێبەجێکردن. زۆر باشە. تونەلەکەی دەربەنی خان زوو دادەخرێت و نۆژەن دەکرێتەوە. پێشتر قایمقامەتی دەربەنی خان بە پەیامی ڕاگەیان بوو کە ئەو تونێلە بە کەڵکی هاتوچۆکردن نایەت. ئێوە وەکو لایەنی هاتوچۆ تێڕوانینتان چییە بۆ ئەو شەقامە؟ تونێلی دەربەنی خان ئەتوانم بڵێم نزیکەی نیو سەدە زیاتر لەمە پێش دروست کراوە. ئەڵبەت بۆ سەردەمە تونێلێکی گونجاوە ڕێگاوبانێکی ئاسایی بووە، بەڵام ئێستادا کە سنووری قەزای دەربەنی خان کە مەرزی شتەی لەسرە و مەرزی پەرێزخانی لەسەر زایدەن محافظەی سلێمانی ئەبەستێتەوە بە پارێزگاکە بوو ناوەڕاستی عێراقەوە. ئەمە بۆ خۆی لۆد و قورسایەکی زۆری لەسەر ڕێگاکان دروست کردەوە، بە تایبەتی تونێلی دەربەنی خانیش کە ئەو تونێلەی وەکوتم نیو سەدە لەمە پێش دروست کراوە بە مواسەفاتی ئەمڕۆ دروست نەکراوە کە لە سەعاتێکدا زیاد لە 1000 ئۆتۆمبیل هاتوچۆی پیادا ئاکات. بۆ خۆی ئەمانە بێگومان گیر و گرفتن. ئەم گیر و گرفتانەیش وەکو پێویست چارەسەری هەمی بۆ نەکرد. ئەمە کاتەکە ئەمە لە حاڵەتی ناپێویست و کاتێکی نەگونجاوە کە تۆ هیچ ئامادەکاریەکت نییە گرفتێک دروستە بێت و بۆ هۆیەوە تونێل داخرێت و چارەسەرەکان تیمەکان یاخود دەگەنە سنوورەکەمان. بێگومان داخستنی تونێلی دەربەنی خان زۆر جار بە کاژمێرە، ینی لەپڕ لە کاژمێرێک دوو کاژمێر داخرێ بە هۆی ئەوەی کە گرفتێک دروستە بێ. ئۆتۆمبیلێکی بار هەڵگرت پەکێکەوێ چەند کاژمێرێکە خایانێ بۆی تا ئۆتۆمبیلەکە دێنیتە دەرەوە و چارەسەرەکان بەرجەستەکەی. بۆیە ئەمە ڕۆژانە ئێمە چاوەڕێی ئەم گرفتانە ئەەکەین. ئەتوانم بڵێم کە
لە خارجی دەسەڵاتی ئێمە زۆر جار شتێک ڕوویداوە کە تەنها ئەوەی کە پێمان کراوە بە زووترین کات بتوانین گرفتەکان چارەسەر بکەین. لە ئێستادا هیچ پرۆژەیەک نییە بۆ نۆژەنکردنەوەی تونێلی دەربەنی خان. ئەوەی کە هەبووە هەرچەنە بەسپاسەوە کە ئیشی باش کراوە لە ڕابردووە، بەڵام کۆتایی هێنان بە ماوەی پرۆژەی تونێلی دەربەنی خان و هەروەها کەمی کوالێتی ئەو تونێلە بۆ ئێستا و بۆ ئەم گرفتە زۆرەی کە ئێستا هەیە هۆکارێکە بۆی ئەم ڕووداوانەیش بەردەوامیان هەبێ. زۆر باشە. ماوەیە کە هاتوچۆی دەربەنی خان پشت بە خۆبەخشان دەبەستێت بۆ دروست لێدانی دۆڵ و ساتر دروستکردن لە قەتپاڵی دۆڵەکاندا بۆی کە زیاتر دانەڕمێن. ئەمە بۆچی ئایا بێهیوایبوونتانە لە حکوومەتی هەرێم یاخود ئەوەیە کە بەدەم کێشە و گرفتەکانتانەوە نایەن؟ بەڵێ، ئاماژەم بۆ کرد کە زۆرێک لە ڕێگەبانەکانی دەرەوەی شاری ئێمە بە ناوچە شاخاوەکانە یاخود بە گرد و تەپۆڵکەکانە تێپەڕێ. ئەو ڕێگانیش بە هەمان شێوە لە سەردەمی دروستکردنی تونێلی دەربەنی خانەوە هەر هەمان ڕێگایە. ئەوەی کە کراوە بریتە بووە لە نۆژەنکردنەوەیکی کاتی ساڵانە لەلایەن تیمەکانی چاکسازی ڕێگاوبانی سلێمانیەوە ئەکرێ. بۆ خۆی ڕۆژانە زۆری لۆد و قورسایی لەسەر ڕێگاوبانەکان ڕووداوەکانیش مەترسیدارەکە. ڕێگای دەربەنی خان بە تایبەتی تا ناحەی وارماوە ئەم ڕێگایە زۆر جار لە نزیک گوندەکانی چنارە و سیارە و بیرکێ بە قەراق چەم و شی و دۆڵەکان ئەم ڕێگا تێپەڕێ. تێبینیمان کردووە زۆرێک لە ڕووداوەکانمان بریتە لە وەرگەڕان و یاخود هەڵدێرانی ئۆتۆمبیلەکان بۆ نێو چەم و شیوەکان. زۆر جار بەو هەیەوە گادرێڵ و بربەستی تەنیشت ڕێگاکان تێکەشکێ. ئێمە بە پێویستمان زانیوە لە بری دانانی گادرێڵ و بربەستە ئاسنیەکان ئەم ساترانە دروستکرێ. ئەم ساترانە هۆکارێکە بۆی ڕووداوەکان کەمتر بکاتەوە یاخود زیانەکان کەمتر بکاتەوە. هەوڵمانداوە وەکو خۆمان بە هاوکاری تیمەکانی شارەوانی دەربەنی خان و زۆر داریش تیمەکانی ڕێگاوبان ئەم کارانە بکەین. لە پاڵەوەیشدا بەسپاسەوە زۆرێک لە شۆفێری ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان یاخود گەنجانێکی خۆبەخشتە ناو شاری دەربەنی خان کە ئالیاتی تایبەت بە شۆف و گرێدەر و حەفارە و خاوەنی ئەم جۆرە ئالیاتانن هاوکارمان بوون. تێگەیشتون لە معانەتەکانی ئێمە هاوکاریان کردوین بۆی یارمەتی دەرمان بن لە دروستکردنی ئەم کارە خۆبەخشیە و دروستکردنی ئەم ساترانە بۆی ڕووداوەکانی هاتوچۆ کەم بێتەوە. زۆر جاریش ئێمە داوامان لە تیمەکانی ڕێگاوبان و بەڕێوەبەرایەتی چاکسازی ڕێگاوبان لە بری لەوە چێ حەلی پێویست نەبێ بۆ ساترانە دروستکردن. زۆر جاری هاوکارمان بوون بۆی ئەو ساترانە دروست بکەین. ئەمەش بە مەبەستی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ یاخود دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ لەم حاڵەتانەدا لانی کەمە بێتە هۆکاری کەمبوونەوەی قوربانیەکان و کەمی زەرمەندی لە شۆفێران و ئۆتۆمبیلەکان. زۆر باشە کاگرەژن، هۆکاری تاوانەبوونی جادەی دووسایدی دەربەنی خان بۆچی دەگەڕێتەوە؟ ئەو شەقامە بۆچی تا ئێستا تەواو نەکراوە؟ کارەکەی چییە؟ ئەتوانم بڵێم تەنها گرفت نەبوونی بودجە و قەیرانی دارایی بوو بۆی نەتواندا و ڕێگایە بە تەواوی. هیچ ئاسوێگەیە کە دووبارە دەست بە پرۆژەکە بکرێتەوە؟ وەکو ئەو بە دوواداچوونانی ئێمە کردومانە، ئەڵبەت ئێمە لایەنی پەیوەندیدار نین. لە ئێستادا هیچ ئامادەکاریەک نییە بۆی ئەو پرۆژە بچێتەوە بواری جێبەجێکردن. بەڵام ئەوەشمان بیر نەچێت کە ڕێگای دەربەنی خان وارماوە بە نزیکەی 8 کیلۆمەتر لە وارماوە هەتا گاتە گوندی میرەدەی ئەو ڕێگایە تەواو بووە. هەوڵێکی جدیمانداوە بۆی قەناعەت بە بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبان و ئاودانکردن و نیشتەجێکردنی سلێمانی بێنین، ئیستیلامی جوزئی بۆ ئەو بەشە ڕێگایە بکات بۆی لانی کەم ئەو مەسافە بە دووسایی بکرێتەوە. بەمەش ئەتوانم بڵێم تا ڕادەیەک لەوە چێ بڵێم لە 150 گرفتەکان و ڕووداوەکانی هاتوچۆ کەمەکاتەوە. زۆر باشە کاگرەژن، ئێوە هیچ ئامارێکتان لەبەردەستە کە ساڵی ڕابردوو چەند ڕووداوی هاتوچۆ لەو سنوورەدا تۆمار کرابێت؟ بەڵێ،
لە هەشتمانی ڕابردوو لە سنووری قەزای دەربەنیخاندا چل ڕووداوی هاتوچۆ هەبووە کە بەداخەوە بەوەی ئەم چل ڕووداوەوە 11 کەس گیانیان لەدەستداوە و 96 کەس برینار بوون و زۆرینەی ڕووداوانەی کە ڕوویانداوە بەپێی ئامارەکانمان بریتە لە ڕوودانی وەرگەڕان و هەڵدێران زۆرینەیشان ئۆتۆمێلە بار هەڵگرەکانن لە نێو ئۆتۆمێلانشدا ئەتوانم بڵێم زۆرینەیشان ئەو شۆفێرانن کە دانیشتووی خارجی هەرێمی کوردستان بە تایبەتی عەرەبەکان کە وەکو پێویست شارەزانین بە ناوچەکەمان و نەشارەزایی و بێئاگاییان لە نالەباری هەلومەرجی ڕێگاوبانەکان زۆر جار هۆکار بوون بۆی ڕووداوەکانی هاتوچۆ لەلایەنە و شۆفێرانەوە ڕوو بدات. زۆر باشە کاگرەژن ڕێگەی بەرانان وەک بەدیل بەکاردێنرێت بۆ لە بری داخستنی تونێلەکە ئەو ڕێگەی بەکاردێنرێت و ئەم ڕێگەیەش بۆ شۆفێرە بار هەڵگرەکان ڕێگەیەکی سەختە بۆی کە ناتوان بۆ سەختی ئەو ڕێگایدا بڕۆن. ئەمە تا چەند هەڵتان داوە کە ئەو ڕێگەش لانی کەم چاکسازی دەدا بکرێت یاخود چاک بکرێت چونکە زۆری ڕووداوەکان لەو ڕێگایدا تۆمارکراوە خۆت ئاگاداریت. بەڵێ ڕێگای سەرشاخی بەرانان لە ئێستادا ڕێگای قیرتاوە توانم بڵێم لە ڕووی کوالێتی قیرکردنەوە هیچ کێشەیەکی نییە بەڵام ئەوەی کە کێشەیە بریتە لە سەختی ئەم ڕێگا بەسەر شاخی بەرانانە بۆ حاڵەتە کتوپڕەکان ئەو زۆرەی لەسەر ڕێگای دەربەنیخان سلێمانی هەیە بۆ شاخی بەرانان ڕێگایەکی دژوارە ئۆتۆمۆبیلە بار هەڵدەڕ ئێمە لە ساڵی ڕابردوودا بەدیلی ئەم ڕێگایە ڕێگە ناوتاق تا گوندی زەلەڕەشمان بە چارەسەر زانی بۆ ئەوەی کە کورتترین مەودا دەربەنیخان بگەێنێت بە ناحەی وارماوە بەڵام ئەو ڕێگەیش بۆ خۆی گرفتێکی هەیە بریتە لەوەی کە بەشێکی ئەم ڕێگایە خۆڵە و تەنها تێکەڵە ڕێژکردنیەوە هەوڵێکماندا لە ڕێگەی بەڕێز وەزیری ئاوادانکردنەوەوە کە ئەم ڕێگایش قیر بکرێ بەڵام کۆمەڵێک خەلەل دروست بوو کە توانم بڵێم بەشێکی بریتی بوو لەوەی کە لەلایەن زۆرێک لە ئەندازیارانی بەڕێبەرایەتەکانی ڕێگاوبانەوە ئەم ڕێگای بە ڕێگایەکی گونجاو نەئەزانرا بۆی کە قیرتاو بکرێت و تا حدێک لە کاتی داخستنی تونێلی دەربەنیخانە ئەم ڕێگا بەدیلە بە هەندوەربگیرێ بەداخەوە ئەمە گلەی زۆر لەلایەن ئێمەوە بۆ بەشێک لەو ئەندازیارانەوە بوو کە ئەو پێشنیاری ئەمەیان پشتگوێ خست و وەکو پێویست کاریان لەسەر نەکرد بۆی وەزارەتی ئاوادانکردنەوە کاری جدی لەسەر بکە لە ئێستاشدا ئێمە داواکارین بەڕاستی زۆر پێویستە ڕێگای دەربەنیخان بۆ وارماوە بە ناو گوندی ناوتاق و ڕێگای زەلەڕەشە چارەسەرێکی بەدیل و پێویستە بۆی هاتوچۆ لە کاتی داخستین تونێلی دەربەنیخانە بەم ڕێگایدا بکرێ هیوادارم خودی وەزیری ئاوادانکردنەوە و وەزارەتی ئاوادانکردنەوە لە داهاتوودا کاری جدی ئەم پرۆژ ڕێگایەکی بەدیل بۆ تونێلی دەربەنیخان لە هەمان کاتە چاکردنی ئەم ڕێگایە توانم بڵێم لان لە ساستی اختیاران و هاوڵاتیانی دەربەنیخانی ڕێوان ڕێگایەدا هاتوچۆ بکەن بەبێ ئەوەی هیچ گرفتێک دروست بێت و لە هەمان کاتە لۆد و قورسایی سەر ناو تونێلی دەربەنیخان و ڕێگای دەربەنیخان بوارماوە کەمەکاتەوە. کاک ڕێژین دەمەوێت بزانم تەبەن ئەمە باز لە خراپی ڕێگەوبانەکان و کەم و کورتیەکان لەو ڕۆ کرد ئایا تەمەن لە ڕابردوودا کاتێک کە ڕێگەی با بڵێن گەرمیان کە بە دەربەنیخانە تیا پەڕی بە ڕێگەی مەرگ ناسراوە ئێستا ژەرەمەی پێدەوترێت بەڵام زۆر جار دەمان خست ئەستۆیەوەی کە ڕێگاوبان خراپە و تەنکەری زۆر و گەڵابەی زۆری لێ بەڵام ئێستا ڕێژەی تەنکەر و گەڵابە کەمی کردووە ڕێگەوبانەکانیش کەمێک فەرقی کردووە بەڵام ئامارەکانی قوربانیانی هاتوچۆ سیر دەکەی لەو ڕێگایە هەر بەردەوامە جاری وایە دەبینی ئۆتۆمبیلێکیش کە وەردەگەڕێ ینی کارەساتەکەی گەورەیە لەبەرەوەی چەند کەسێکتیدا گیان لەدەست دەدەن ئێوە ڕێنماییتان چییە لەم بارودۆخەیە بۆ شۆفێران لەم ڕێگایی کە بە ڕێگای مەرگ ناسراوە ڕاستە نۆژەن کراوەتەوە بەڵام گرنگترین ڕێنمایی بۆی کە هیچ نەبێ ئەم ناوە لەسەر ئەم ڕێگایە لابرێت چییە؟ بەڵێ حەزەکەم ئاماژەیەک بدەم پێشتیش باسم کرد لە ئەم ساڵ و ساڵی پاردا هاتوچۆی زۆرێک لە هاتوچۆکەرانی پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق جاران کە لە شاری کەرکووکەوە بۆ چەمچەماڵ و سلێمانی هاتوچۆیان پێدا کرد بە تایبەتی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکانیان بەڵام لە ئێستادا
نازانم بە چه هۆکارێک ئەو ڕێگایە گواستراوەتەوە بۆ ڕێگای دیالە بۆ کەلار و بۆ سلێمانی بە ناو تاری دەربەنی خاندا زۆرێک لەو ئۆتۆمبیلانە بە تایبەتی کە موادی کەرەستە و پێداویستی بیناسازی ئەگوازنەوە لە پارێزگای سلێمانیەوە بۆ جنوب و هەروەها ئۆتۆمبیلەکانی کە پێداویستی سەوزە و میوە لە علوەی سلێمانی و ئەگوازنەوە بۆ خوارەوە بۆ ناوەڕاست و خواروی عێراق پارێزگاکانی جنوب لە ئێستادا بە ناو شاری دەربەنیخان و بە ڕێگای دەربەنیخان گەرمیاندا هاتوچۆکەن ئەمانە بەپێی ئامارەکانیشمان زۆربەی ئەو ڕووداوانەی کە ڕووە دەن لە سنوورەکەدا و ڕووداوی سەختن ئەم شۆفێرە عەرەبانن ئەمانیش دوای لێکۆڵینەوە بە دوواداچوومان دەرەکەوێت کە زۆرجار نەشارەزان بە ناوچەکە بێ ئاگان لە نالەباری هەلومەرجی ڕێگاوبانەکان بۆ خۆی ئەمانەیش بەشێکی بریتە لە کەم تەرخەمی شۆفێرەکان یانی ڕووداوی هاتوچۆمان هەبووە شۆفێرەکە خەوی پیاکەوتووە ڕووداوی هاتوچۆمان هەبووە بەهۆی بێ ئاگایی شۆفێر یاخود سەرخۆش بۆ شۆفێرەکە ئەم ڕووداوانە کە بە تایبەتی ئەم ساڵ و ساڵی پار کە بە ڕێژەیەک ڕووداوەکانمان مەترسیدار بوون ئەم جۆرە شۆفێرانە و شۆفێر ئەم سەرپێچیانە هۆکارەکان بوون بۆی ئەم ڕووداوانەی لێ بکەوێتەوە لە ڕێگای زاڵگەکانمانەوە داوامان لە سەرجەم و شۆفیانانە کردووە ڕامان گرتوون ڕێنماییمان داوە پێیان نالەباری هەلومەرجی ڕێگاوبانەکانمان بۆ ڕوون کردوونەتەوە زۆر جار لە کاتی تۆمارکردنی سەرپێچەکانیانە ڕوونکردنەوەمان داوە پیان بۆی کاتێک دێنە ناوچەکەمانەوە وەکو ناوچەیەکی جنوب و ناوەڕاستی عێراق سیر نەکەن کە ڕێگایەکی تەخت و ئاسانە بۆ هاتوچۆکردن هەلومەرجی ڕێگاوبانەکانمان خستۆتە بەرچاویان و هەروەها تەختی ڕێگاوبانەکانمان بۆ ڕوون کردوونەتەوە بۆیە ئێمە داواکاریمان ئەوەیە کە سەرجەمە و شۆفێرە بە ڕێزانەی کە ڕوو لە سنوورەکەکەن ئەبێ بە ئاگا بندەم ئاگاداری و بڵاونامانەی کە ئێمە زۆرجار لە ڕێگای ڕادیۆ ترافیکی خۆشمانەوە ئاماژەمان پێکردووە ئەتوانم بڵێم شۆفێران جیاواز لە هەموو ناوچەکانی تر دەربەنیخان ناوچەیەکی سەخت و دژوارە کاتێک ڕوو لەم سنوورەکەن پێویستە زیاد لە پێویست ڕەچاوی هەلومەرجی ڕێگاوبانەکان بکەن زۆر باشە کاگرێژان هۆکار چییە کە ڕێگاکە بە کامێرا کۆنتترۆل ناکرێت بۆی کەمترین ڕوودای هاتوچۆ لەو ڕێگایدا ڕوودات و شۆفێران لە ترسی کامێرا خێرایەکانیان کەم بکەنەوە بەڵێ کامێرەی چاودێری باشترین چارەسەر بۆی کە سنوورەکە بە تەواوی کۆنتترۆل بکرێ بە ڕێگەی کامێرەی چاودێری پرۆژەیەکمان هەبوو ئەمە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی ئەویش دانانی سیستەمی کامێرای چاودێری بوو بۆ سەرجەم ڕێگاوبانەکانی دەرەوە شار سیستەمی کامێرای چاودێری سابت بۆی سنوورەکان کۆنتترۆل کرێ بە ئەو ڕێژە دیاریکراوی کە هەیە بۆ هاتوچۆکردن بۆ دیاریکردنی سرعات لە ڕێگەی کامێرەی چاودێریوە ئەڵبەت ئەو پەڕی خێرایی لە سنوورەکەی ئێمەدا لە هەندێک شوێنە 30 بۆ 40 کیلۆمەتر لە کاتژمێرێکە لە هەندێک شوێنە زۆرترینی 80 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا ئەمەش بە ئەم سیستەمە کامێرە ناکرێت تۆ کامێرەیەکی چاودێری بەری لە شوێنێکا داینە 1-2 کاتژمێرێک و دوایەوە هەڵی گریت و ڕۆژێکی تر بە هەمان شێوە هەوڵێکی لەبار هەبوو لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانیەوە بۆ دانانی سیستەمی کامێرەی چاودێری سابت بەڵام جارێکی ترەویش قەیرانی دارایی هۆکار بوو بۆی ئەم سیستەمە ڕاوەستێت بەڵام لە ئێستادا هەوڵێکی تر هەیە بۆی لانی کەم ئەم پرۆژە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەتوان بڵێم ئەو پرۆژە چارەسەرە بۆ ئەوەی کۆنتترۆڵی تەواوەتی ڕێگاکانی دەرەوەی شار بکرێ بە سیستەمی کامێرای چاودێری و بە دیاریکردنی ئەو ڕێژەی کە پێویستە لەو ڕێگایەدا دیاریکردنی خێرایی بۆ ڕێگاکان باشترین چارەسەر کامێرای چاودێری سابتە بۆ ڕێگاوبانەکانی دەرەوەی شار بە تایبەتی سنووری شاری دەربەنیخان کاک ڕێژین بەپێی بڕیار و یاساکان داهاتی سنوورەکان بەشێکی بۆ و ناوچەیە سەرف دەکرێتەوە بە تایبەتیش بۆ ڕێگەوبانەکان لەبەرەوەی کە ئێستا بۆ نمونە لە ڕێگەی سلێمانی گەرمیان تەنکەری زۆر و بارهەڵگری زۆر لە سنوورەکانەوە توێ پیادەکەوە دەربەنیخانیش بێ بەش نیە ڕێگەبانەکەی لا تووشۆکردنیان بارهەڵگرانەدا ئایا لە ڕووی داهاتی ئەو سنووران ڕسمی و ناڕسمیانەی کە لەو ناوچەیە هەن هیچی بۆیەوە دەگەڕێتەوە لەوەی کە بوتریامە بودجەیەکی تەرخانکراوی سنوورەکانە
بۆ نۆژەنکردنەوەی ڕێگەوبانەکانی ئێوە؟ سیستەمی بودجە لە وڵاتی ئێمەدا بۆ خۆتان ئاگادارن سیستەمێکی مرکزیە لەلایەن وەزارەتی دارایی وەیە. من وەکو بەڕێوەبەری هاتوچۆی دەربەنیخان و ئەوەندەیشی ئاگادارم لە قایمقامەتی قەزای دەربەنیخان هیچ بودجەیەکی تایبەت و مختص نییە بۆی لە سنوورەکەمان داکاری لێ بکرێت جگەل لەو سیستەمە مرکزیەی کە لە ڕێگای وەزارەتی دارایی و ئەو بودجانەی کە تەرخانەکرێ بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ نمونە بۆ وەزارەتی ئاوەدانکردنەوە وەکو تایبەت بە سنوورەکە ئاگاداری هیچ شتێک نیم لەو بارەوە. زۆر باشە کاک ڕێژان، دیاترین هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ لەو سنووردا چییەوە؟ ئێوە ڕێنماییتان چیە بۆ شۆفێران بۆ هاوڵاتیان کە پابەدن بە ڕێمایەکانی هاتوچۆ؟ لە ڕێگای دەربەنیخان وارماوە ئەو گوندانەی ئاماژەم پێکرد وە زائیدەن نزیک تونێلی دەربەنیخان ئێمە چەند گرفتێکمان هەیە بوونی چەند لۆفێکی مەترسیدار و هەوراز و سەرۆخوار لەو نزیکانەدا وای کردووە ڕووداوەکانمان زیاتر لەو شوێنانەدا ڕوەدەن. دروستکردنی ساتر و بربەستی خۆڵ لەلایەن ئێمە و هاوکارەکانمانەوە لە ئێستادا بەشێکە لە هۆکارێکە بۆ ئەوەی ڕووداوەکانی هاتوچۆ سنووردار بکات و هەروەها بوونی ڕووداوەکانی هاتوچۆش کەمی ڕێژەی قوربانیان کەمەکاتەوە. بە خۆشحاڵیەوە توانیمانە هەوڵی جدی بدەین بۆی بتوانین ڕووداوەکانی هاتوچۆ سنووردار بکەین. ئەو شوێنانە بریتین لەو شوێنانەی کە لە ڕابردوودا بەپێی ئامارەکانمان زۆرترین ڕوودا و زۆرترین قوربانی لێکەوتۆتەوە. لە ئێستادا کاری جدیمان کردووە و شوێنانە سنووردار بکەین هەم بۆ ڕووداوی هاتوچۆ هەم بۆ قوربانیەکان. پێویستیشە شۆفێرە بەڕێزەکان گەشتیاران و هاوڵاتیان سەردانیکردنیان بۆ ناوچەکەمان ڕەچاوی نالەباری هەلومەرجی ڕێگاوبانەکان بکەن، لۆفە و هەوراز و داوەزینەکان بە پێی هێماکان و پێی کەرەستەکانی هاتوچۆ مامەڵە بکەن. ڕێژەی خێرایی لە زۆرترین موقعی ئاسان لە سنوورەکەی ئێمە 80 کیلۆمەتر لە ساعت لەمە زیاتر کاریگەری بۆ سەر ڕووداوەکانی هاتوچۆ بێت. ئامارەکانی ئێمە لە ئێستادا وەکو ئەوەی ئاماژەم پێکرد، بەڵام ئەوەی کە خۆشحاڵیە لای ئێمە بە تایبەتی لەم ساڵدا ڕێژەیەکی بەرچاو لە چاو ساڵی پاردا ڕووداوەکان کەمی کردووە و جگە لەوەی ڕووداوەکان کەمی کردووە قوربانیەکانیش قوربانی ئەوە بوون کە هەم برینارەکان برینی سەخت و مەترسیدار نەبوون و هەم گیان لە دەزانیش بە ڕێژەیە کەمی کردوێتەوە. بۆیە کاری جدی داهاتووی ئێمە بریتە لە چارەسەرکردنی سەرجەم و گرفتانە یاخود ئەوەی کە بە ئێمە ناکرێت دەستنیشانکردنیەتی بۆ لایەنە پەیوەندیدارەکان. داوام لە لایەنە پەیوەندیدارەکان هەیە بەدەم کێشە و گرفتەکانی ئێمەوە بێن، چونکە ئەوەی ئێمەی زانین زۆر جار لەوە چێ ئەوان پێی تێنەبەن. بەدەمەوە هاتنی ئێمەش هۆکارە بۆ کەمبوونەوەی ڕوودا و گرفتەکانی هاتوچۆ لە سنوورەکە. کاک ڕێژین پێویستی ئێوە لە ڕووی کارمەند لە ڕووی پێداویستیاتی لۆجستی بە تایبەتی و کەلوپەلانەی کە ئامرازی دانانی بۆرمونە تابلۆکانی و تابلۆ هێماکانی هاتوچۆ بەگشتی پێویستیاتی زەرور بۆە ئەمڕۆ ئێوە چییە؟ لە ئێستادا ئێمە پێویستێکی زۆرمان بە پرۆژەیەکەیە بە دانانی هێمای هاتوچۆ لە دەرەوەی شاری دەربەنیخان بە تایبەتی، چونکە بەڕاستی هێماکانی هاتوچۆ زۆر جار لە ڕووداوەکانی هاتوچۆ یاخود بەداخەوە تێکشکان لەلایەن خەڵکانێکەوە کە هەست بە مەسئولیت ناکەن بۆ خۆی ئەمە گرفتێکە کە ساڵانە بەردەوام ئێمە بێ ئاگامان لەوە بێ کە هێماکانی هاتوچۆ بەرەو فەوتان و لە ناوچوونە چێ. لە ئێستادا پێداویستی ئەمە بریتە لە دابینکردنی بودجەیەک بۆ دانانی هێمای هاتوچۆ لە ڕێگاوبانەکانی دەرەوەی شاردا بەسپاسەوە بەڕێبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی و بەڕێبەرێتی ئەندازەی هاتوچۆ لە ڕێگەی بەڕێز بریکاری وەزیری ناوخۆ هەوڵێکی زۆر دراوە بۆی ئەم پرۆژانە بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئینشاڵڵا ئێمە لە داهاتوویەکی نزیکە چاوەڕێیەکەین پرۆژەی هێمای هاتوچۆ و هەروەها دانانی یاخود خەتڕێژکردنی شەقام و ڕێگاوبانەکانی دەرەوەی شار بە بۆیاخ پرۆژەیەکی گرنگ بێ بۆ ناوچەکەمان و
سوودێکی باش هەبێ بۆ شۆفێران و گەشتیاران لە سنوورەکەدا و هۆکارێکی شە بێگومان بۆ کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ بە ئاگاهێنانەوەی شۆفێرانیش لە نالەباری هەلومەرجی ڕێگاوانەکان. زۆر باشە کاک ڕێژان لە کۆتاییدا چ پامێک دێ بۆ شۆفێران و چ ڕێنمایەکیان پێ دەڵێیت کە خۆیان بە دوور بگرن لە هەموو ڕووداوێک و ئەو ڕێنمایانە چین کە پێویستە جێبەجێ بکەن؟ بەڵێ ڕەچاوکردنی ڕێگاوبانەکانی ئێمە کە بەناو شاخاویەکانە تێپەڕێ بە نزیک دەریاچەی دەربەنیخانە و هەروەها چەم و نشێوەکانی قەراغ ڕێگاکان بۆ خۆی هەمیشە مەترسیە لەسەر هاتوچۆکردن بەم ڕێگایانەدا زۆر جار بینیمانە بەهۆی کەم تەرخەمی شۆفێر یاخو بەهۆی بێئاگایی شۆفێر لە یەک لەحزەدا ئۆتۆمبیلێک کۆنتترۆلی لەدەستدا و بەر بۆ تۆ بۆ نێو شیوێک یاخود بۆ نێو دەریاچەی دەربەنیخان کە ساڵانە چەندین ڕووداوی هاوشێوەمانە بۆیە لێرەوە داوا لە سەرم شۆفێرە بە ڕێزەکانەکەم گەیشتنیان بە ناوچەکەمان زیاتر پابندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بن، قایشی سەلامەتی ببەستن، خێراییەکانیان کەم بکەنەوە، یاخود گرفتێکی تر کە باسم نەکرد بێتاقەتی شۆفێران لە ئەوەیە بە دوای ئۆتۆمبیلە بار هەڵگرەکانەوە زۆرجار ناتوان وەکو پێویست دەرچوون بکەن، تێپەڕند وەکو پێویست ناتوان ڕێگاکان بەکاربێنن. ئەمە واکە بێتاقەتی شۆفێر واکە زۆردار دەرچوونێکی هەڵە بکە، بەهۆی ئەم دەرچوونە هەڵەوە ڕووداوێکی مەترسیدار دروستە بێ. بۆیە گەورەترین مەترسی لە سنوورەکەی ئەمەدا تێپەڕاندن و دەرچوونی هەڵەیە لەلایەن شۆفێرانەوە. بۆیە داوا لە شۆفێرە بەڕێزەکانەکەم ئەم جۆرە سەرپێچیانە ڕەچاو بکەن بۆی هەر یەکێک لەم سەرپێچیانە بێتەوە کاری دروستبوونی ڕووداوێکی هاتوچۆ و ڕووداوەکانی هاتوچۆیش بەهۆی سەختی ناوچەکە زۆرجار ڕووداوی مەترسیدارە بێ. جیاواز لەوەیش داوام لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوانی سلێمانی هەیە کە بتوانن ئەوەی کامەژەم پێکرد ئەو 7 کیلۆمەترەی کە هەیە لە سەر ڕێگای وارماوە تا گوندی میرەدێ ئێمە هەوڵێکی زۆرمان داوە لە ڕێگای دادگا و جێگراتی داواکاری گشتی دەربەنیخانەوە هەوڵی جدی دراوە بۆی ئەم ڕێگایە بکرێتەوە ئیسلامی جوزی بۆ بکرێ بۆی دانی کەم نیوەی ڕووداوەکانی هاتوچۆ کەم بێتەوە ئەو گرفتانەی کە هەیە لە بەتایبەتی لە خزمەتگوزاری ڕێگاوباندا خزمەتێکی باش بە ناوچەکە کات. ئەمە داواکاری ئێمە لە ئێستادا و هەوڵی جدیشی بۆ دەین بەڵکو ڕەچاوی ئەو داواکاریانەمان بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ڕێژەن بورهان بەڕێبەری هاتوچۆی دەربەنیخان سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی. زۆر سپاس. بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێک لەسەر پرۆژەیەکی تایبەتی دەستگای خێرخوازی بەخشین کە لەم پرۆژەیەدا 45 ئافرەت کە دیارە منداڵی بێباوکیان لەلایەواتە سەرپەرشیاریە منداڵانن ئەمانە پێشتر بەخشین لە چوارچەوەی پرۆژەکانی مانگانە هاوکاری پێبەخشین. بەڵام لەم پرۆژە تایبەتەیە هاتووە لەم 45 ئافرەتی کۆ کردووەتەوە و فێری بڕین و درومانی کردوون واتە ئێستا خۆیان خاوەن پیشەن و ئیدی ڕەنگە پێویستیان بە کەس نەبێ هاوکاریان بکە بەڵکو خۆیان دەتوانن لە ڕێگەی پیشەکەیانەوە داهاتێک بۆ خۆیان پەیدا بکەن. ڕامی ڕسمان پامنێرمان راپۆرتێکی بۆ ئامادە کردوین کە دوێنێ دیارە دوایی کۆتاییاتنی هەموو پرۆژەیە بووە ئەو مەکینانەی کە ئەو خەیاتیانەی کە فێرکراون پێشکەش بە ئەو ئافرەتانە کراوە راپۆرتێکی بۆ ئامادەکردن بابینەری بین. ماوەی 30 ڕۆژ لەلایەن مامۆستای شارەزاوە وانەیان پێوتراوە تا گەیشتن بەمڕۆ 40 خاتونن کە خاوەن منداڵی بێباوکن و هیچ سەرچاوەیەکی داراییان نییە. دەستگای خێرخوازی بەخشین باوکاری خێرخوازان خولێکی بۆیان کردوتەوە و بە دیاری مەکینەیەکی خەیاتیشی دا بە هەر کامێکیان تا لە ئێستا بەدواوە خۆیان کار بکەن و بژێوی خۆیان دابین بکەن. ئەم خوشکانە 40 نەفەر بوون واتە 40 ماڵی خێزان و خانەوادەی کە منداڵی بێباوکیان هەیە. ئەم 40 خوشکە کە مانگێک لێرە مامۆسای تایبەت دەرسی پێوتونەتەوە و کولفە و تێچوونی ئەم پرۆژەیەش بۆ کولی نەفرێک بۆ ئەم 40 نەفەرە 335 دۆلاری تێچووە کە سوپاس بخوای گەورە لێرەوە ئەتوانم سوپاس و دەستخۆشی لە نووسینگەی بەخشینی ئەوروپا بکەم کە
کۆی تێچووەکە ئەوان پەیدایان کردووە لەسەر شانی ئەوان بۆ لێرە و دوعای خێریان بۆکەین دەستخۆشیان لەکەین کە ئەمە یەکەم پرۆژە و دووەم پرۆژە و سێم پرۆژیان نییە ئەتوانم بڵێم لە زمانی کەرنتینەوە تا ئێستا ئەمە چەند هەم پرۆژەیانە کە هەوڵ و ماندوونێکی زۆریان کردووە کە ئەو پارە و کۆمەکانە کۆکەن و ئێمەش لێرە ئەەکەین بە پرۆژە ئێمڕۆژ سواز بۆ خوای گەورە کۆتایی بە دەورەکەیان هاتووە و بڕوانامەکانمان بەسەرادا بەش کردوون و وێدمان وایە کە ئینشاڵڵا هەرێکێکیان و ئیمتیحانیش کراون دڵنیایە کە هەمویان فێری خەیاتی بوون ئەتوانن ئینشاڵڵا لە ماڵی خۆیانە وەکو سەرچاوەیەکی ژیانی خۆیان وەکو کات بەڕێکردنیکی ژیانی خۆیان ئینشاڵڵا ئیسفادەی لێ بکەن. لە دوای کۆتایی خولەکە مەراسیمێک سازکراوە و خەڵات دەکرێن دڵخۆشن بەوەی ئیدی بۆ داهاتوو پشت بە خۆیان دەبەستن و دەبنە پاڵپشتێکی دارایی بۆ منداڵەکانیان تا لە ڕێگەی خەیاتیەوە بژێوی خێزانەکانیان دابین بکەن. نەبانەزانی یانیاوە بەسەرکەوتی کاتێکە بەڕێەکەی نوتاوە بێ سپاس بخوا زۆر بەسەرکەوتی بوو مامۆستاکی زۆر باشمان هەبوو زۆر باشی لە ماوەی سی ڕۆژات تێگەیانین بەڕاستی شتیوای فێرەکردین تەسەورمان ناکە کە ڕۆژ دوایتر بینەوانێ بڵێن ئەو شتەمان دووریوە لەخوا بەزیابێ شتەکانمان تاو کردبوو ئەوەی کە پێوتین مامۆستا ئەرکەکانیمان بەجێ هێنا و ڕۆژی دوایترمان هێنایە بۆ مامۆستا زۆری پێخۆش بوو کە ئێوە لەوە کە هیچ شتێکتان نەزانیوە ئێستا بوون بەمە زۆر زۆرە هەموو زۆر هیلاک بوون لەگەڵمانە تر هەرچی لە توانای بکردویانە ئیشەڵا دوعای خێریان زۆر بۆ ئەەکەین بە دوعای پیاو چاکان بن خی گەورە ڕست و بەرەکەتیان بۆ بنێرێ خی گەورە لەش ساغیان کە دەستیان خۆش بێ خواچی باشە ئەوان بۆ کە ئیشەڵا بە دوعای بۆ زۆر هاوکاریان کردین ینی بە تایبەتی من یەکەم جار نەمەتوانی مەکینە بچمە سەر مەکینە نەمەتوانیم قەستێ بگرمە دەستم لەخوا بە زیاد بێ بۆ بۆنەی مامۆستاکە و هاوکاری مامۆستاکان ئێمە توانیمان لەخوا بە زیاد بێ عەزیە دوورین جلی کوردیە دوورین هەموو ئەشیاکان کە پێویستە بە تایبەت بە ئافرەتان ئەتوانین بیدورین لە ئەن و عاشقال جلە دوورین لەخوا بە زیاد بێ ئێستا توان مەکسی بۆ خۆم بۆ مناڵەکانی بۆ دەوروبەرم هەموو نەتەتوانی لە پێشتر نەمەزین تەنانەت نەمەتوانی مەقەست بگرمە دەستم قماشێکم دابنە بمیستە بیدورم بۆ دوورین نەمەتوانی لەبەرەوەی نەمەزانیم قەستەکە چۆن بەکارێنم چۆن بیبڕم چۆن بیدورم بەس لەخوا بە زیاد بێ ئێستا الحەمدلله بۆ بۆنەی بەرنامەی بەخشینەوە بۆ بۆنی مامۆستاکانەوە هاوکارمان بوون ینی شتێک بوو شاهانە بوو هزار دەورەی تر هەبوو بەس وەک ئەم دەورەیە نەبوو ئەم دەورەی زۆر تایبەت بوو ینی فێری هەموو شتێک بووین بەماوەی 15-20 ڕۆژێک ینی تقریبەن ئێمە ئەوەنە هەوڵیاندا لەگەڵمانە بە بێمنەت ئەتوانین لەسەر مەکینە دانیشین معیشەت خۆمان پیاکەین بۆ خۆمان بۆ مناڵمان بۆ دەوروبەرمان. دەستگای خێرخوازی بەخشین دەڵێن پشتیان بەو پەندە کوردیە بەستووە کە دەڵێت لە جێگەی ئەوەی ماسیم پێ بدەیت فێری ماسیگرتنم بکە بەخشین ئەمڕۆ 40 خاتوونی بێکاری فێری کار و پیشەی خۆیان کرد تا لە ئێستا بەدواوە پشت بە توانا و لێهاتووی خۆیان ببەستن. ڕامیا ڕۆسمان تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سلێمانی. بەڵێ بینەرانی عزیز بە یارمەتی هاوکاران لەگەڵ هاوکارم کاک جەلال بەرنامەی ئەمڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە سەرجەم بڕگەوەتەکانمان جێگی سوود و ڕزانمەندی عزیز بێت و هیواخوازین تەندروستێکی باشتان نەبێت دوور بن لە هەموو دەرد و بەڵایەک تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ. دەست